مێژووی یەکێتی ئەوروپا عێراق لە ڕووی پەیوەندیەکاندا بەردەوامن. ئەمڕۆ بۆ گرنگی پێدانی بواری ئاوەدانکردنەوەی عێراق هەریەک لە ڕامۆن بلیکوە باڵوێزی یەکێتی ئەوروپا و دکتۆر نووری دوولەیمی وەزیری پلاندانانی عێراقی ڕێکەوتنامەی هاوکاریکردنی عێراقیان واژوو کرد. لەم ڕێکەوتنە یەکێتی ئەوروپا 41 ملیۆن و نیو یۆرۆیان بۆ هەڵیکاری گەنجان و ئاوەدانکردنەوەی پارێزگای مووسڵ و بەسرە تەرخان کرد و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باڵوێزی یەکێتی ئەوروپا ئاماژەی بە هاوکاریکردنی پێشووی کرد کە 72 ملیۆن و نیو یۆرۆیان بۆ هەمان مەبەستی ئاوەدانکردنەوەی عێراق خستە ڕوو. ئەمە تەواوکەری ڕێکەوتنامەی پێشووە کە بە بڕی 75 ملیۆن دلار بوو لە مانگی 12 واژۆمان کرد. بێگومان ئەمە هەنگاوێکی تری وابەستەیی یەکێتی ئەوروپایە بۆ عێراق لە ڕوانگەی هاوکاریکردنی پرۆژەکان و هەروەها دۆزینەوەی هەلی کار و دەرفەتی باشتری ئابووریشدا. لە درێژەی پرێس کۆنفرانسی نێوان هەردوولا وەزیری پلاندانانی عێراقی و بە ئامادەبوونی پارێزگاری بەسرە سوپاسی خۆیان بۆ یەکێتی ئەوروپا ڕاگەاند و هیوەخواز بوون کە گرنگێکی زیاتر بە پارێزگای بەسرە بدەن. واليوم الاتحاد الأوروبي والUNDP ئەمڕۆ یەکێتی ئەوروپا و بەرنامەی UNDP یارمەتی خۆیان لە پارێزگاکانی تر ڕاگەاند و هیوادارین کە گرنگێکی زیاتر بە پارێزگای بەسڕاش بدرێت. جێگای باسە یەکێتی ئەوروپا هەر لە ساڵانی ڕابردوو تاکو ئێستا گرنگی بە گەشەدانی عێراقیان کردووە چ لە ڕووی هاوکاری مادی بێ یاخود سیاسی بێ و هەروەها لە بواری پەروەردە و فێرکردنیش جێگای پەنجەیان دیار بووە. لە بەغدا و نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.